تماشاوان نیجا ایرو روژا دویم یا فستیوالا هناران یا حلبچه گلکی باش بره وچو حتی ایرو گلکی دولمند بو هجماره که زیده یا کسان سردانا فستیوالی کرن هفکارمه سازگار صلاح دشوپینه و جمره ببیجه کاد روژا دویمین ده چاوای سازگار هینا هنار مانه یا نه؟ هفیدار ماشاءالله زور قربالخه جا برای قربالتری شبه چون امروز بشوا و سبینیش بشوا اوی که چهاروان کرا قربالخی ام دو روزه فستیوالی هنارو پاییزی الله بجابو اینجا لیره خالکی جورا و جور هاتونه تیره ماشاءالله لیبه ماشاءالله العزیز زور سپاس کافی ما به هنده بپرسیارتش تانیه بله ما رخراین ما خانیم با پربدانی جنگا و پرورده ام سال لبری پلاستیک ما دوستی جنگا من بکنه او مادانی که کاغذ و پاکت دروست کره و هیوادارم سودک مانگان به دکانارکان و هم خلقانی که سردانیه کن. آونی که سرتانه کرد پاکو خوانی هبود شو. والله دکانارکان زور پاکو خوانن بلام سردانی کرکان بداخل يعني او شنی که خلانی که با من دانم بشوی که نارک خننا او تنگ خلانی که دامان ناون. زور پیس و براستی هیوادارم او سردانی کرانی کن بتوانم بشوی که جوان او خشلو خاشاکه بشوی که جوان فریبن. دیگه جرانی خوشویس او که جوان حالا پاک خوانی را بگیرد. زور سپاس یعنی که بچی زور سپاس. اینجا لیره ام کرد گنجانم. خير سر شاوغانم والله بخير بين سر شاوغان بخير بين بو فستیوالی هنارو پاییزی الافجا اما بخير هاتنی سرجمی وانا برزگان کین اما چند گنجێکین لێرە کە خەریکی ئەم فستیواڵین و هەناری ساڵەخانی مانیاناوە لە گوندی کۆڵکنیەوە باشە بەس باسی ئەوم بۆ بکە خۆت دەرچووی چیت وڵیشت باشە فرۆشی باشە خۆم دەرچووی تەکنیکی میدیام بەشی تەکنیکی میدیا لە زانکۆی پۆلە تەکنیکی سینەمانی و لە حالیاندا نەمەزراوم خەریکی کوشت و گاڵم و بەروبوومەکەمان لە حالیان هەناری ساڵەخانیەکە یەکێکە لە هەنارە جوان و پرفرۆشەکانی هەڵەبجە و لە هەڵەبجەیە زۆر ناسراوە هەناری ساڵەخانی و ئەگەر خێری ئەم هەناری ساڵەخانی ئێمەکە یەکێکە لە هەنارە دەرەجەیەکەکان کە یەک هەناری یەک سنووقی ئەمریکی زۆر سپاسانەکەم و میوانی جۆرا و جۆر هاتووە لەم شوێنە جیاوازەکانەوە ئەم کچە جوانە هاتووە بزانم قسە بۆ کات بزانم لە کێوە هاتووە جاڕەستی شەگری جلیستوری لەبەر کردووە ماشەڵڵا لێ بێ بەساقۆ بم زۆر سپاس سەلامت بێ خوا لە کێوە هاتوون بۆ ماسکە گیانەکەم لە سێ ساقۆ هاتوێن بەڵێ گیانە ڕێگەوبان چۆن بۆ کاتن وەڵا زۆر باش بوو بە پێی و قەرباڵخێ ڕێگا زۆر باش بوو هیچ ئاسەنگە نەهاسە بەردەممان لەکانی سوورن زۆر حەز لە هەنارە و لەبەر هەنارەکە لەبەر زۆر عاشقیم بەخوا زۆرت خواردووە یان هێشتا نەتخواردووە نەوەڵا تازە هاتووین ئێشتا تێستیشمان نەکرد و تازە هاتووینە جارە باشە لە دوای هەنارەکە بەتەمان چی بخۆی وڵای اینجا ئەم خواردنە کوردەواری جوانانەیان هێناوە اینجا بەتەمان تێستی هەر هەمویان بکەین لێرابن ئینشاءڵڵا ئێوارەش ڕووین بەرەو هەورامان ماشەڵڵا ئیشەڵڵا هەر خۆش لێتان بە قوربانە بم زۆر سپاس سەلام دیمەنی نێو فستیڤالەکەت چۆنە بەلاتەوە جوانە خۆشە زۆر خۆشە لە سلەیبانیان هاتوین لە گروپی هۆگریچیان من ڕێبەری گروپی هۆگریچیان گەشتیارێکی زۆرمان هێناوە نزیک بە 6 پاسی فول VIP و دوان هێشتا شوێنی نەبوو بێتەوە و بەڵێ وڵاوا بووە 12 پاسیش ئاساییمان بووە گەشتیارێکی زۆر سەرزانی ئێرەی کردووە بەڕاستی زۆر خۆشە ئێمە دوێنێژ لێرە بووین ئەمڕۆژ لێرەین و سبەی شەر گەشتیارمان هەیە دێین سەرزانیەکەین ئەو کەسانی کە چۆنسییانە لەگەڵ ئێوە بێت بخۆیان هۆڵایت لە دەستیەدەن ڕاستی خۆشە ئێرە ئەمەکو ملیە بۆ هەڵەبجەیە کە هەر ساڵە بەڕێوەچێت ڕاستی زۆر جوانە گەشتیار حەزی پێکات و هیوایە ئەلان دوێنێش لەگەڵمان بووە حەزی کردووە دووبارە ئەمڕۆ هاتوۆتەوە سەردانی کردەکەم خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بەڵێ زۆر باشە بۆ خۆت لێرە ئیشوکارت لێرە بەڵێ لێرە ڕێبەرم لێرە لە فستیڤالەکە مەسەلەن چ شتێک ئەکڕی چ شتێکە بیتەوە وەڵا زۆرتر هەنار و ڕوبیەنارەکەیە کە هەناری هەڵەبجە بەناوبانگە ممنون دیمەنی نێو فستیڤالەکە لە بەرەوەی زۆر قەرەباڵغە ئێمە دیمەنەکانمان پێم وابێ باش نین و تەنانەت شەبەکەی ئینتەرنێت و تەلەفۆنیش هەر هیچ نەماوە و لێرە باش نییە و گەشتیارانە گەر کەسێک ون ببێ زۆر بە زەحمە دەدۆزرێتەوە
ئێوە لە کێوە هاتوون؟ والله من خەڵکی سۆرانم لە سۆرانەوە سپاس دەکەن مەمنون بەڕێزی. ماشاءالله ئێستا گلەیەکت کرد لە پشتگوێمەوە. ئەرێ والله گلەیەکی زۆرم هەیە. ئەو فیستیڤالە گەورەیە دەستەکانیان خۆش بێ شتێکی ناوازان کردووە ئەنجامیان داوە بەڵام بەڕاستی بەداخەوە. یعنی شەبەکە نییە شەبەکەی کۆڕەکەر نییە. یان تا بە هاوڕەکان ئەدۆزیتەوە ئەبێت دەمێک بیگەڕی بە دواندا بیگەڕی. ئێستا تۆ خۆش شکر کەس لێون نەبوو. والله ئێستا جماعەتیان گوتیان ئاخیر نەتیجە گوتیان لە کن مزگەوتەکە ڕاوەستاوین لەوێ ئینتزار دەکەین ئەرێ بەخوای. یعنی گڵەی ئەوەیە کە ئەو شتە دەکرێتن شەبەکەیەک ئەگەر چنەی بورجێکی کاتیان بۆ دابدرێتن بە تایبەتی کۆڕەک. دەستان خۆش بێت. دەستەکانت خۆش بێت. بەڕێز ڕێزوەختان تای خۆشتانە عەزیزی بەڕێز. ئەم کچە جوانانە لە کێوە هاتوون؟ قسە ناکەین دەست خۆش. بەس هەنار خۆرن ها؟ قەینا هەنارەکەتەوە. قەینا پرسیارەکانتان چییە؟ بەس ئەوەی لە کێوە هاتوون؟ کار ڕوو بکەنە کامێراکە بۆ. پێم بڵێ هەنارتان خوارد نەتان خوارد. ئێستا بەتەماین بیخۆین. باشە بەتەمان چی بکڕن؟ هەنار و شەربەتی هەنار و ڕووبە هەنار و بە برادراتی هاتوون؟ بەڵەوە بە برادایەتی. زۆر باشە ئینشەڵا بەخۆشی لێتان زۆر سوپاسگیان. یەک بوون نەکەن یەک نادۆستنەوە. ئەوە خوشمە. شتانە نییە. زۆر سوپاسگیان. باشە بەخۆشیتان بێت. زۆر سوپاس. سوپاس دەکەم. پێشتری شوتە شەبەکەی ناو فەستیڤالەکە زۆ خراپە و خەتی ئینتەرنێتیش خراپە و دیمەنەکانی ئەمەش خەریکە خراپە بن و هەندێکیشیانە خراپ بوون پێشتر و خەڵکی داواکە ئەوە چارەسەر بکرێت چونکە هەر کەسێک ون ببێ لە کەس و کارەکەی خۆی زۆر بە زەحمەت دەدۆزرێتەوە. بله بله سازگار گلکی سپاس جبوی وان زانیارین که تجنبا فستیوالا هناران دانمه